عباس داشکاندنی باش کراوە لە هەموویەوە داشکاندنیشی زۆر باشە ینی فرسەتێکی باشە ئەوەی کە خوێنەر بێ فرسەتێکی باشە دەتوانێت ئەمڕۆ بخۆزێتەوە بۆ ئەوەی کتێبی دڵخوازی خۆی دەست بکەوێ ئەوە گرنگە داشکاندنی باش بەردەوام بە حاکم گەن زۆر باشە بەڵێ بینەرانی بەڕێز دووبارە سلااوان لێبێ ئێمە لە ئەستۆدیۆی کراوەی کوردستان 24ین لە پێشنگای کتێبی کوردی بەڕاستی ئەوەی سەیرە ینی یاخۆی جێی سەرنجە و مای دڵخۆشیشە ئەوەیە کە پێشنگای کتێبی کوردیە و تایتڵەکەشی زۆر جوانە عینوانەکەش زۆر جوانە بە کوردی نووسین بە کوردی هزرین بە کوردی بابنووسین بە کوردیش بیر بکەینە میوانێکمان هەیە دەمەوێت لەگەڵ ئەو قسەی زیاتر سەبارەت بە گرنگی کتێب خوێندنەوەی کتێب قسەی زیاتر بکەین میوانەکەمان زۆر بەڕێز کاک ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاست مەدار کاک ئەبوبەکر سڵاو دێ بە گەلێک سوپاس بۆ ئەم هافەی بینە خێرا لەگەڵ کوردستان 24 کاک ئەبوبەکر من دەمێت لەو تایتڵەوە لەو عینوانەوە دەست پێ بکەم بە کوردی نووسین بە کوردی هێزرین بیرکردنەوە ئەمە چی دەکەین لای چەنابەت چییە؟ ئەڵێ بەناوی خۆی بەخشندە مەهرەبان سپاس حاکم دیارە بە کورد و نووسین بۆ کورد مانایەکی تری جیاوازی هەیە بۆ میلەتانی تر لەبەرەوەی کورد دەمێکە خەباتەکە بۆی بە کوردی بنووسێ خوێنی داوە شەهیدی داوە ماڵی وێران بووە واتە وەک مافێ بۆی نەناسراوە بەڵکو بە زۆر ئەمەی سندووە کە زمانی ئەمیش زمانێکە لە نێوان زمانە زیندوەکانی جیهانە بەداخەوە تا ساژ لە پارچەکانی تری کوردستانە جگە لەم بارچە ئێمە شەڕێکرێ لەبەرەوەی کە مناڵی کورد بە زمانی خۆی بخوێنێ بەشە لەوەی کە ناهێڵن کورد بە زمانی خۆی بخوێنێ جگە لەوەی کە زمان یەکێ لە ڕەگەزەکانی پێناسەکردنی نەتەوەیە و هەڵسی هەستکردنی بە خۆت وەک میلەتێکی جیاواز لە ڕۆڵەکانی ئەو نەتەوەیە دروستەکە ئەوەیە کە ئێمە بە کوردی بیر نەکەینەوە لەبەرەوەی لە ڕووی زانستیەوە هەر زمانێکت زۆر باش زانی لە چوارچێوەی ئەو زمانەیە بیرەکەیتەوە بۆ ئێمە کوردمان هەیە بە کوردی ئاسایی قساکە بەڵام لەبەرەوەی عەرەبی زۆر باشە زانێ ئینگلیزی زۆر باشە زانێ هێندەی لە چوارچێوەی ئەو زمانانەیە بیرەکاتەوە ناتوانێت لە چوارچێوەی زمانەکەی خۆیان بیرکاتەوە ئێستا من یەکێکم لەوانەی بە کوردی بیرەکەمەوە لەبەرەوەی زمانە کوردیەکەم لە هەموو زمانانی تر باشترە کایزانم باش شعری پێنووسم ئەمە زۆر زۆر گرنگە کە نانەوێ ئێمە کوردی باش بزانین و بە کوردیانە بیرکەینەوە بیریشمان نەچێ کوردی باشزانین کەواتە لێرەوە ڕاندێکی سوسۆلۆژی هەیە ڕاندێکی سیاسی نەتەوەی هەیە جگە لەوەی کە تەنان ڕەوانبێژی و ئەدەب و نووسین و شعر و دەربڕین نییە باش کاک ئەبوبەکر زۆر جوانە مانی قسەت لەسەرەوە کرد کوردی زانین چەند گرنگە بۆی بە کوردیش بیر بکەیتەوە ئێستا لەم بەشەی باشووری کوردستان کە تا ڕادەیەک زمانی کوردی گەشەی کردووە چۆتە پێشەوە هێشتا زمانی ستانداردمان نییە بەڵام مەترسیەک هەست پێ ناکەی زمانەکانی تر عەرەبیە تورکیە فارسیە ئینگلیزیە تەنان وا خەریکە ئەڵمانی و فەرەنسیش هاندانێکە بۆ ئەوەی مناڵی کوردی بەو زمانانە فێر بێ پێدوانی ئەمە جۆرێک لە مەترسی دروست کردووە لەسەر زمانی کوردی بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان تا کوێستا شتێکمانیە کە پێڵێن سیاسەتی زمان تۆ حکوومەت نابێ هەروە بە شێوەیەکی هەڕەمەکی و کوێرانە مۆڵەت با بە و زانکۆیە و بۆ قوتابخانە و بەو داهنگایە و بەو شتۆم جۆرەشتانە ئەبێ سیاسەتێکی زمانی هەبێ لە چوارچێوەی سیاسەتی زمانە کە پاراستنی زمانی تۆیە و گەشە پێدانێتی و ڕاگررتنی هاوسەنگی زمانیە و تێکەڵاوکردنی زمانی کوردیە بە بەرژەوەندی و ژیانی ڕۆژانەی خەڵک و هەروە بە پێگەیاندن و پەروەردە و لە زۆر ڕوویترە و بە هونەر و ئەم بابەتانە لەبەر نەبوونی ئەو سیاسەتی زمانە بۆیە جۆرێ لە ناڕێک و پێکی بە دۆخی زمانەوانی ئێمەوە دیار هەر سەیری ناونیشانی سەر یعنی شارەکان و ستیەکان و ئەوی خۆیان ناویان ناوە دوکانەکان و مۆڵەکان و تێلە ئەبینی ئێمە چەند لەوە دوورین کە پێویستە ببین ئەوە تازە بە تازە هەندێک بڕیار دەرچووە هەندێک ناونیشان بگۆڕن بە کوردی تەنانی وای لێ هاتبوو لە ئوتێلەکانی ئەمەیە لە مۆڵەکانی ئەمەیە لە شوێنە گشتەکانی ئەمە خەڵک نەبوو بە کوردی قسەی لەگەڵا بکەین کامل لە ڕاستیە جگە لە کەمتەرخەمی و بێباکی بەرامبەر زمانەکە یعنی جۆرە نەبوونی لە سیاسەتی زمانیشە و بربەرەڵاکردنە بۆ لۆژیکی بازار خواست و خستنە ڕوو کە زمانێکی بێناز و خزمەت دەکراوی کوردی لە ڕووی مێژوویەوە بێ دەوڵات ناکرێ بەم جۆرە بێت تۆ خاوەندیارەتی و پاسەوانەتی لێ باش کاک ئەبوبەکر با بێنەوە سەر پێشەنگاکە بۆ خۆ دەزانی ئێستا کتێب زۆر گرنگە زۆرێک لە ڕۆشن بیران دەڵێن چۆن ئاو هەوا و خواردن پێداویستی سەرچین بۆ مرۆڤ
کتێبیش بە هەمان شێوە. بەڵام ئێستا هێرشێکی گەورەی تەکنۆلۆژی یاخود سۆشیال میدیا هەیە. پێت وایە دەبێت چ بکرێ وا بکەین کە خەڵک لە کتێب دوور نەکەوێتەوە، هیچ نەبێ ئەگەر سۆشیال میدیاش بەکارێنێ، بەڵام بەردەوامیش بۆ کتێب. ئێستا ئەم جۆرە پێشەنگایانە دەتوانێت هاوکار بێ. خۆشببختانە من ئێستا لە یەک دوو ناوەند پرسییم کە وتیان هاتوچۆی خوێنەران بۆ پیشانگاکە زۆر باشە، هیچی کەمتر نییە لە پیشانگای نێودوڵەتی کتێبی هەولێر، و وتیان فرۆشیش باش. کامە بۆ من جێگای دڵخۆشکەر بووم. تۆ بۆ ئەوەی خەڵک هاندێ بۆ کتێب، ئەبێ خەون بۆ خەڵک دروستکەی، ئەبێ خەم بۆ خەڵک دروستکەی، ئەبێ جدیت بۆ خەڵک دروستکەی. بەشێکی کۆمەلگاکەتە هەبێ هاندەر هەبێ، هاندەرەکان گەشتبین بن، بتمانیان بە ئایندەی خۆیان زۆرتر بێ. ئەمە ڕوویەکە کە بەرپرسانی وڵاتە حیزبە سیاسیەکان نخبە لەم وڵاتە بەرپرسیارە. لە ڕوویەکی ترەوە ئەبێت تۆ هەڵمەتێکی وشاری گەورە بەرپا بکەی، خودی ئەم تەکنۆلۆژیە بناسەری بەم خەڵکە لەو شوێنەی کە ئەم تەکنۆلۆژیە بەکار ناهێنێ، بەڵکو بەرهەمی هێناوە. کتێب هێشتا سەنگینی و پێگەی خۆی لە دەست نەداوە، هێشتا بە دەیان ملیۆن کتێبی گرنگ دەیان ملیۆن نوسخەی لێ دەرەچێت لە سەراستی جیهانە. تۆ بۆ ئەوەی کە ببی، بۆ ئەوەی کە میلەت دروستکەی، بۆ ئەوەی کە خۆت دروستکەی، بۆی ئایندەی دروستکەی، تۆ بەان دێشتی سەرەتایی و سەردێڕینا و سۆشیال میدیا و جۆرەشتانە دروست نابی. ئەمە تەنها بۆی بزانین ڕۆژانە چییە گوزەرێ و چی ناگوزەرێ. تۆ گەرەتەوەی خۆت بیناکەی لە ڕاستێ لە ئەمەیە بۆ یەک گرنگە. یعنی ئەگەر ئەم تەکنۆلۆژیامان بە خەڵک ناسین، ئەگەر هاندانمان بۆ خەڵک دروست کرد، ئەگەر یارمەتی خەڵکیشماندا، بۆ نمونە حکومت پیشانگایەکی لەو جۆراکرێتەوە، چی تیاچێت ملیۆنە 2 ملیۆن دلار پشتیوانی لاو پیشانگایە بکە بۆی هانی خوێنەران زیاتر با بۆی کەم. ئەمە جگە لەوەی کە سیاسەتی پەروەردەی ئێمە توانین بە جۆرە دابڕێژینەوە کە قوتابی ناچارکەین، هەموو ڕۆژێ نیو سعات بۆ سعاتە لە قوتابخانە بخوێنێتەوە، ڕای بێنین لەسەر پەروەردەی خوێنکردن و هەلەموو قوتابخانەیەکی ئێمە ئەوە بێ زانکۆ پەیمانگاکانیشمان بە جۆرێکتر و لە ئاستێکی بەرزترا ڕێخێنە. کاک ئەبوو بەکر مادام ئێمە هاتینە سەر مەسەلەی ئەمە ئێستا پێشەنگای کتێبی کوردیە، من دەمێ بزانم جەنابەت نووسەری کوردیزانێکی زۆر باشیش باش ئەرچی نووسەری ئێمە لە وەرجێڕانە، زانی وەرجێڕان شۆڕشێکی زۆر گەورەیە بە خۆ دەزانی، یانی لەو دۆخی ئێران یەکێکە لەو وڵاتانەی کە بەڕاستی لە بواری وەرجێڕان زۆر پێشەنگە. چی بکەین؟ چ داوایەکمان هەبێت لە نووسەرانی ئێمە کە گرنگی بە وەرجێڕان بدەن، بەڵام کوردیەکی پاراو، کوردیەکی جوان، کوردیەکی پوخت، نەک وەرجێڕانێکی هەڕەمەکی. چی بکەین؟ چۆن ئەمان لێ لە یەکتری جیاکەینەوە؟ وەڵا پێش شتێک گرنگە ئێمە ناوەندێکمان هەبێ کە ساڵانە هەزارەها ناونیشانی کتێب بۆ ئێمە دیاری کاکام کتێبانە وەرجێڕن. باش گرنگە ناوەندێکی چاپمان هەبێ یا ناوەندێکی ئەکادیمیان هەبێ، هەر شتێبێ یا دەستگاکانی چاپ بە شێوەیەکی جوانتر ڕێک بخرێنەوە. هیچ کتێبێ بەبێ پێداچوونەوەی زمانەوانی نەچێتە ناو بازاڕەوە، بەبێ ئەوەی کە کوردیزان. من خۆم ئێستا بەشی خۆم کوردیە زانم، بەس کتێبەکانی خۆمەدەم بە یەکێک بۆی لە ڕووی زمانیەوە پیاوی بچنەوە، لە ڕووی ڕێزمانیەوە بۆی جوانتر بکەنەوە بازاڕەوە. یعنی تەنها ئەوەی لە بازاڕا فرۆشترێ ئەوە دیاری نەکرێ. من نوکتەیەکت بۆ بجەرمەوە، هاوسەرم کاتی خۆی نامیلکەیەکی نووسی بوو لەسەر جۆری خواردن دروستکردن و ئەوانە 10,000 نوسخەی لێ فرۆشرا بوو. منی کتێبێکی فکریم لێ چاپ کردبوو 500 نوسخەی لێ فرۆشرا بوو. وتی بابە جان تۆ خۆت مەشغوڵەکەی، تو خەڵک هەتا گەدەی هەبێ حەقی بە مێشکەوە چییە؟ مەبەستم ئەوەیە کە چیم میکانیزم بێ بدۆزینەوە کە تەناخواست و خستنە ڕوو تحکم نەکە. ئەمە بە چییە بێ؟ تۆ ناتوانانی لە ناوەندێکی چاپ و بڵاوکردنەوە ئەوە داواکەی. ئەمە بە کۆمەڵی ناوەند و چاپ و بڵاوکردنەوە بێ کە حکوومەت پشتیوانی مادی لێ بکە کە بەی خۆی بزانێت لە چوارچەوەی سیاسەتێکی نیشتمانیان بەڕێوە بچێت. ئەمە جگە لەوەی کە لە ئاستی زانکۆکان و ئەمانەشە تۆ توانی ئەوە ئیشکەی کە ئەو ناونیشانانەی، ئەو بوارانەی، ئەو کایە معریفیانەی بۆ ئێمە لەم قۆناغەیە لەم کاتەیە بۆ هەرێمی کوردستان و نیشتمان سازی و دەوڵەت سازی و خۆڕاستکردنەوە و خۆ بیناکردنەوە پێویستە کامانن. زۆر شت لەم بوارانەیە توانین بیکەین ئەگەر ئێمە لە قۆناغی ئاکرد کوژانەوەی ڕۆژانە ڕزگارمان بێ و بین قوڵ بیرکەینەوە بۆ ئایندە بیرکەینەوە. باش کاک ئەبوو بەکر من بینە سەر مەسەلی ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر گەورەیە جێڕێ بەڕاستی هەم لە فێرکردنی زمانی کوردی هەم لە بڵاوکردنەوەی معریفە. بەڵام پێتوانیە ئێستا لە کوردستانە ئێمە بێ بڵێن بەداخەوە با ئەم ڕخنەیە لە خۆشمان بگرین لە ڕاگەیاندن کار، لە ڕاگەیاندن
زمانەکەمان بە پێی پێویست زمانێکی کوردی پوخت نییە، یعنی ئەگەر سەیری هەر دەستگایەکی ڕاگەاندن بە هەوەسی خۆی بۆتە شارەزایەک لە زمانی کورد. ئەمەیان چۆن ڕێک بخەینەوە، هەر هیچ نەبێ وا بکەین تەلەڤیزیۆنەکان دەستگاکانی ڕاگەیاندن هیچ نەبێ زمانێکی لە یەکتر نزیکیان نەبێ. دەبێ من ڕاگەیاندنەکانەکەم بە دوو بەشەوە، من پێم وایە هەندێک لە دەستگای ڕاگەیاندن زۆر خزمەتی زمانی کوردیان کردووە و بەشدارن لە پێشخستنی زمان و هەندێک دەستگای تریش بە پێچەوانەوە. بەڕای من چارەسەری ئەمە کە ئێمە جۆرە لە میدیای ئازادیشمانەیە ئەبێ ئێمە یاسایەکمان هەبێ، ئەمە بخاتە چوارچەوەی ئەو یاسایە و مەسلەی زمان بخاتە چوارچەوەی ئەو یاسایەنەوە کە ژانی ڕاگەیاندنی ئێمە ڕێکەخە، کە ژانی ئەمە ئەگەرتیاییە بێ بۆ ئیزافەکەی، بۆیە بێ ناوەندێکی سەرپەرشتیاری زمانەوانی گشتی هەبێ سەرپەرشتیاری ئەمە بکە، هەر لە ڕووی ڕێنووسەوە، هەر لە ڕووی دەربڕینەوە، هەر لە ڕووی بەکارهێنانی وشەی تازەوە و ئەمە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە دەستگاکانی ڕاگەیاندنەوە هەبێ و ئەو ناوەندە ئیشکا لەسەر ڕاستکردنەوەی هەڵی ناوەندەکانی ڕاگەاندن نەکەریشکا لەسەر ڕاستکردنی هەوڵەکان بەڵکو هەوڵی پێشخستنیشان بە و جۆرە زمانێکی نیمچە هاوشێوە و نزیک لە یەک بەکاربێن لە دەستگاکانی ڕاگەیاندنە. پێم وایە بەم جۆرە نەبێ گەرشەکە تەنابێ بێتە ئارەزوومەندانە وەر کەسێک هەستی ئەخلاقی و جانی کوردی چۆنی بێگرە ئەوە ڕەنگە بە تەواوەتی کێشەکە چارەسەر ناکات. باش کاگە بوو بکرد با بێمەوە سەر ئاخر پرسیارشم دو پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من سپاس دەکەم. لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپی ئەوەی سەرنج درراوە ئەوەیە کە مناڵ لە پۆلی یەکەمەوە یاخود لە پێش سەرەتاییشەوە کتێبی لەلا خۆشەویست دەکەن دایک و باوکەکانیان ئێمە چ بکەین بۆ ئەوەی لە ناو خێزانەکان وا دەست پێ بکەین کە مناڵێکە نەهێڵین شەو بە دیار ئایپادێکە و یان ئایفۆنێکە بێ بۆ ئەوەی باوکەکە یان دایکەکەی چیرۆکی بۆ بکەنێت و کتێبی لا خۆشەویستکە چۆن ئەمە بکەین. بە بڕای من ئەبێمە سیاسەتێکی نیشتیمانی گشتیمان هەبێ ئەوەی پێویست بە یاساشکە یاساش هەبێ لەسەر ئاستی شارەکان و ئەنجومەنی شارەوانی ئەوانەش شتمان هەبێ هەر لە باخچەی ساوایانەوە ئێمە سیاسەتێکمان هەبێ بۆ قوتابخانە ئەنجا ئەو دانیشتانەیە کرێ لەگەڵ دایک و باوکان لە قوتابخانەکانە ئامانجدارتر بێ و لە هەموو باسم کرد لە هەموو قوتابخانەکە ئێمە کتێبمان هەبێ وەزارەتی پەروەردە خۆی تەکنیکی ئەوەی هەبێ چۆن خوێندنەوە لای قوتابخانەکان خۆشترەکە هەتا ئایپاد و مۆبایلەکەش بەکاربێنینەوە جاری تر هەندێ ئەپ و سایت و ئەمانەی تایبەت دابەزێنین کتێبەکانیان بۆ بخێنە ئەوە لەوێەوە لەگەڵ شتی تریش تێکەڵاویکەین بۆی هەم هەستی تا گەنجێتی و مناڵێتەکەی تێرکەی هەم فێری خوێندنەوەشیکەی ئەنی میکانیزمی جۆراوجۆری زۆر هەیە ئەگەر خواستە بێ ئەگەرێمە بۆ ئایندە و بیرکەنەوە بنەوەکانی داهاتوو بیرکەین. دەست خۆش کاک ئەبوبەکر زۆر بەڕێز کاک ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاسەت مەدار گەلێک سوپاس بۆ ئەم هافەی بینە خێرایە لەگەڵ کوردستان 24. بەڵێ عەباس ئێمە دەگەڕێنەوە لای ئێوە ئەم هافەی بینەمان کۆتایی هەر لێرەدا تا هافەی بینێکی تر جارێ خواتان لەگەڵ.